بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش دەکرێت. سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام لە بەرنامەیەکی تری خواردروستیە لە خزمەتتان هابین. پرۆگرامی ئەمڕۆژ باس لە ڕێنیشاندەری ئەمریکیەکەی و لەگەڵ یا خۆراکی هاوسەنگ. بەڵام سەرەتا ئەڕۆمە لای شێفە بەڕێزەکان بزانین بۆ خوانی ئەمڕۆ چیمان بۆ ئامادەکرد. سڵاوتان لێبێ شێفە بە تواناکانمان وەڵامەت بن کاک دیار ئەمڕۆ چیمان بۆ ئامادە؟ وەڵا ئەمڕۆ دوو بابەتیکەمان هەیە. برنجێکی سپێناخمانەیە بە برنج بە سپێناخ و بابەتێکی تریشان سوپێکی سپێناخمانەیە و سوپە سپێناخەکەشمان بە نۆک و بە زەلیا و گێزەر و فاسولای سوور پاکلەمەنیەکان زۆر باشیان ڕیژاڵی شاڵی زۆر پێم خۆش بوو تۆزە برنجی دێکم بۆ خەزبنەوە هێک تۆز برنجی دێشی دێکم زۆر باش. ئەو بابەتەکەی دۆشاری تیا بەکار نایەنم. دەسۆش شێف شەیما چۆنێت؟ دەستباستەکەم بەخێر بێت. خۆشحاڵم دووبارە لە بەرنامەیەکی خۆراک دروستی لە وڵاتان. ئەمڕۆژ دوو زەڵاتە دروستەکەم. زەڵاتە یەکەمیان بە پەنیر، ئەم نوع پەنیرە پەنیرێکی تورکیە لەگەڵ تەماتی ورد، ئەم نوع تەماتەیە لەگەڵ ئەڤۆکادۆ و بۆ سۆسەکەی کەمێکیش نعنە. بۆ سۆسەکەی زیتی زەیتون، ئاو لیمۆ، کەمێک فستەقی هاڕا و کەمێک کوێر، کەمێک ئۆریگانۆ هەرەوەنە. زەڵاتی دوومان پێک هاتووە لە چۆنەر لەگەڵ گێزر. چۆنەرەکە نەماکوڵانەوە بە شێوەیە زیتونگیری وردمان کردو و سوورمان کردوێتەوە بە زیتی زەیتون کەمێک زیت. هەردووکمان سوکرێتەوە ئەشوانی نافڕنیشە ئەوەش هەرەبێت. و بۆ سۆسەکەی پەنیری کرێمی فیلادلفیا بیان هەرنا ئەکتر بەس یعنی ئەو پەنیرە فیلادلفیا زۆر باشە لەگەڵ گوێستێکەڵەکەی و دوای ئەوە هەنار لەگەڵ کەمێک گوێز، کەمێک فستق، کەمێک ناکۆکوولەکە و کەمێک بۆ جوانکاری نعنە. سۆسی نیامەیە. دەفتای بەرنامەکەش دووبارەیە دووبارە سڵاوتان لێبێ. پرۆگرامی ئەمڕۆ پرۆگرامێکی زۆر گرنگە، چونکە ئەم وێنەیە کە لە پشتی منەوە دیارە لەواچێ پێش ئەم پرۆگرامە زۆر لە میدیا و سۆشیال میدیا بینی پێتان و کۆمەڵێک کەس ڕوونکردنەوەیان لەسەر یابێت. بەڵام ڕوونکردنەوەی ئەمڕۆی ئێمە زۆر جیاوازە. یەکێک لەوانە کە ئەمەوێ دەست پێ بکەم، زۆر گوێتان لێ بووە زۆربەی کەس کە ئەم وێنەیە بەدەستەوە بووە ئەڵێت گوایە ئەمریکا و توێتی چەوری و گۆشت بخۆن. جا من خاڵ بە خاڵ ڕوون یەکەمەوە بزانین ئەمریکا و توێتی چەوری و گۆشت بخۆن یان شتێکی کەی وتووە. من وەکو پسپۆرێکی خۆراک ئەمڕۆ ڕوونکردنەوەتان پێم لەسەر ئەم خۆراک. ئەوەی کە ئێمە بینیمان هەموو چاوەکان لەسەر ئەم بەشەی وێنەکە بوو. بەڕاستی هەموو ئەم بەشانەیان واز لێ هێنابوو. ئەمەش کارێکی چاواشەکاریانەیە بەڕاستی. ئەو کەسانش کە هەستان بەم کارە زۆربیان هیچ پەیوەندیەکیان بە خۆراکی کلینیکیەوە نییە و زۆربیان هەر پزیشک نین، بەڵام بەداخەوە لەبەرەوە بابەتی خۆراک بابەتێکە ترێندە لە ئەمڕۆیە و بەشێکە لە ژیانی خەڵکی، بۆیە کەسانی نابەرپرس قسەی تیاکەن. ئێمە لێرە پرۆتین و بەرهەمی شیر و چەوری سوودبەخشمان هەیە. بەرانبەری ئەمە سەوزە و میوەمان هەیە. بەڵام ئەوەی کە بۆ خەڵک ڕوونەکرایەوە چەوری زۆر، گۆشتی سوور کە بە هیچ شێوەیەک لێرەیە تەنها وێنەکەی دانراوە، بەڵام ننووسراوە گۆشتی زۆر سۆر یان چەوریە تێرەکان و چەورێ ناتەندروستەکان. باشە و دانەوێڵی تەواو کە لێرە یادانراوە وازانن پشتگوێ خراوە، بەڵام دانەوێڵی تەواو بەشێکە لە خۆراکی هاوسەنگ و خۆراکی سەرەکی ڕۆژانەمان. ئەمە وێنەکە بوو کە بەداخەوە زۆربەی خەڵک بەس چاوی ئیشەکە دوو دێڕ نەهات نەخوارەوە بەس ببینن بزانن چی نووسراوە لە ڕێنمایەکانی ئەمریکا بۆ خۆراک لە ساڵانی 2025 و 2006 بۆ سیە. زۆر بە سانایی پێت ئەڵێ ئەمریکا ئەڵێ بۆ ئەوەی تەندروست بین دووبارە ئەبێ بگەڕێینەوە بۆ سەرەتا
خواردنی ماڵەوە بەکاربێنین ئەو خواردنانەی کە لەسەر بنەمای خواردنی تەواو و دروست و ڕاستی بنیادرابن و بەهای خۆراکیان زۆر بێت لەو خۆراکانش پرۆتینەکانن بەرهەمی شیر و بەرهەمەکانێتی سەوزەیە میوەیە لەگەڵ چەوری سوودبەخش لەگەڵ دانەوێڵەی تەواو واتە تەنها ئەم چواردێڕەیان بخوێندایەتەوە تێئەگەشتن کە ئەمریکا نەیوتووە گۆشتی سوور زۆر بخۆن نەشی وتووە چەوری زۆر بخۆن بەداخەوە کە بەو شێوەیە خەڵک چاواشە ئەکرێت واتە من بۆیە بابەتەکەشم هەر بە ئەنگلیزی هێنا بۆ ئەوەی خەڵک بتوانێت لە ئینتەرنێتەوە بە دوایە بگەڕێت و ڕاستیەکان بە چاوی خۆی ببینێت کە بزانێت خەڵک چی بۆ باسەکرێت و ڕاستیەکە چییە. زۆر بەوازحی پێتەڵێ بەڕوونی پێتەڵێ ئەڵێ خواردنی دەستکاری کرا و کەم بکەرەوە لەوانە ئەو کاربۆهیدراتانە وەکو بەرهەمی دانەوێڵەی تەواو و بەرهەمەکانی کە کاربۆهیدرات کە دەستکاریەکی زۆر کراون وایان لێهاتوە نزیک بوونەتەوە لە شەکری سپیل شەکری سادەی ئاسا ینی بەو ڕێژەیە ئەتوانن شەکری خوێن بەرزکەنەوە و پێت ئەڵێ واز لە شەکری زیادکراو بێنە شەکرە دەستکردەکان لەگەڵ ئەوەشە خوێی زۆر بەکارمەهێنە چەوری ناتەندروست بەکارمەهێنە زیاد کراوە کیمیایەکان بۆ خۆراک وەکو پارێزەرەکان و ڕنگ و تام و بۆن بەکارمەهێنە ئەمە شواکە کە تۆ تەندروست بیت کە بەم شێوەیە خۆراکە بەکارهێنا واکە کەسێکی تەندروست بیت. جا من لێرەیە بە کورتی ئەمەوێ دووبارەی بکەمەوە ئایا هەر بەڕاستی ئەمریکا وتبووی ئێمە گۆشت و گۆشتی سوور و چەوری بخۆین یا پێی وتبوون ئێمە بێ خواردنی تەواو بخۆین پرۆتینەکان بخۆین پرۆتینەکان تەنها گۆشت نییە ئێستا خاڵ بە خاڵ ڕوونیەکەمەوە بۆتان بۆ ئەوەی خەڵک هۆشیار بێ باشە و بە هیچ شێوەیەکیش نەیوتووە چەوری تێر بخۆن دوایش ئەڕۆمە سەر ئەو خاڵە دووبارە بۆتان ڕوونەکەمەوە چونکە ئەمە زۆر زۆر گرنگە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی ئەم کۆمەڵەوەی هەیە کۆمەلگەی ئێمەوە هەیە بۆیە نابێت ئێمە گوێ لە کەسانێک بگرین کە بۆ دەستکەوتێکی مادی یان هیچ پسپۆریەکیان نییە ڕێنمای خەڵک بکەن و لە خۆیانەوە خۆراک لە خەڵک قەدەغە بکەن و لەگەڵ ئەوەشە بە هەموو سیقە بەخۆبوونێوەکەوە بڵێن ئێمە 10 ساڵ پێش ئێستا وتومانە چەوری بخۆ ئەوە ئەمریکا هاتە سەر قسەی ئێمە بەڕاستی ئەمریکا نهاتۆتە سەر قسەی ئەوان و ئەمریکا 100% پێچەوانەی ئەوان ڕێنمایەکانی بڵاو کردوێتەوە. لێرە ئەگەر ئەم بە شەیتان بۆ باسکەم ئەڵێ هەر کەسە بە گوێرەی پێویستی خۆی خواردن بخوا بە گوێرەی تەمەنی ڕەگەزی باڵای کێشی و جوڵەی ڕۆژانەی واتە مرۆڤی وامانەیە لەواچێ بڕی 3000ەکە کەلەری بوێت بیکەم بە ژەم لەوەیە 4 ژەم 5 ژەمی پێویست بێت کەسی وامانەیە لەوەیە 2 ژەم 3 ژەمی پێویست بێت واتە بە گوێرەی کەس تەمەن ڕەگەز جوڵەی ڕۆژانە ئێمە بڕی خۆراکەکەمان گۆڕانکاری بەسەرایەت یەک یاسا هەیە کە لە بابەتی پزیشکیا زۆر دووبارە ئەکرێتەوە ئەڵێ no one size fits all واتە شتێکمان نییە با بڵێن قەبارەیەک یان حەجمێکمان نییە بۆ هەموو کەسێک ببێت واتە هیچ بەرنمەیەکی خۆراکی نییە تۆ بە گشتی بڵێ هەموو کەس ئەتوانێت جێبەجێ بکە هەر کەس خۆراک بتوانێت خۆراک بخۆ ئەتوانێن بەرنامە جێبەجێ بکە بەڕاستی هیچ زانستێک شتڕاستی ئەم جۆرە قسانە ناکاتەوە. لێرەیە باسی بڕی خۆراکمان کرد بە گوێرەی کەسەکان جیاوازە باسی پرۆتینتان بووەکە ئەڵێ با پرۆتین لە هەموو ژەمە خۆراکیەکان تا هەبێ واتە بەیانی نیوەڕۆ ئێوارە نانەخۆی با بەشێکی پرۆتینی تیابێ ئەم پرۆتینە ئەڵێ لە خواردنی تەواوەوە کواڵەتی باش وەری بگرە واتە خواردنی تەواو کواڵتی باش چییە؟ پاقلەمەنیەکان نۆکە نیسکە لۆبیایە فاسۆلیایە هەموو ئەمانە پرۆتینن شیر و ماست و پەنیر پرۆتینی تایە ماسی مریش گۆشت پرۆتینی تایە چەرەزەکان پرۆتینی تایە کەوایە کە ئەڵێن پرۆتین لە بەرهەمی خۆراکیەکانە هەبێ مەبەسمان ئەوە نییە گۆشتی سوور بە تەنها لە بەرهەمی خۆراکیەکانە هەبێ پێویستەکە بەرهەمەکانی تری پرۆتین لە ژەمی ڕۆژانەکە تا هەبێ هێلکەش بامانشەوە پرۆتینە. دوای ئەوە بیرمان نەچێ ئەم ڕێنمایانە بۆ کەسی تەندروستە کەسێک کە گرفتی نەخۆشی نەبێت نەخۆشی درێژخایانی نەبێت ئەمە بۆ کەسانی تەندروست ئەم ڕێنمانەیان کردووە و پێشت ئەڵێ پرۆتینی ڕۆژانت لە نێوان 1.2 گرام بۆ 1.6 گرام بێت بەڕاستی ناوەندە زانستیەکان زۆر تێبینیان لەسەر ئەو بڕە پرۆتینە هەیە چونکە ئەڵێن
مرۆڤ بەڕاستی کێشەی پرۆتینی نییە بە گوێرەی توێژینەوەکان واتە پرۆتینی پێویستی ڕۆژانەی وەرەگرێت لە خۆراکە بەڵام ئەوەی زۆر گرفتی لێ هەیە کواڵەتی خۆراکەکەی باش نییە و زۆر جار زیادە خۆری ئەکات یان جوڵەی باش نیە یان خەوی باش نیە. بابەتێکی کە ئەڵێن ئەمریکا هاتۆتە سەر قسەی ئێمە ئەوان بەرهەمی شیر لە خەڵک قەدەغاکەن بۆ نمونەڵێن شیر مەخۆ ئەمریکاڵێ بەرهەمی شیر بخۆ و بە بەرهەمی شیرەکەت چوری تیابێت. ئەم بابەتە چۆن لێکدانەوەی بۆ ئەکرێت کە ئەڵێ چوریەکی پڕچوری بخۆ لێرەیان مەبەستەکەیان لەوەیە کە ئێمە بێت و کەسێک بهێنین چوری شیرەکە دەرهێنرابێ واتە پرۆسس کرابێ شیرەکە خواردنەکە لە جیاتی ئەو چوریە دەرئەکرێت شیرەکە شەکر و مادەی تری بۆ ئیزافاکرێت واتە زیاد ئەکرێت بەمەش بەرهەمەکە ئەبێتە خواردنێکی زۆر دەستکاری کرا و ناتەندروست کەوای لێرە بابەتەکە تەنها چوری شیرەکە نییە دەستکاریکردنی شیرەکەی واتە من کە بمەوێ گڵاسێکی شیر بخۆم بە دڵنیاییەوە گڵاسێکی شیری پڕچوری دەستکاری نەکراو لە گڵاسی شیری چوری دەرهێنرا و دەستکاری کراو باشترە بۆیە بابەتی شیری پڕچوری بەراوردەکە لەویایە ئەکرێت و ئەڵێ ڕۆژانە 3 سێرڤینگ لە شیر و بەرهەمی شیر بخۆ واتە مەسەلەن 3 سێرڤینگ مەبەستی لە چیەواتە ئەتوانی 3 گڵاس شیر بخۆی هەر گڵاسێ 240 مل بێت یان ئەتوانی گڵاسی شیر و پارچەیە پەنیر و با بڵێن قاپێکی ماست ئەمە دابەشیکەی بەسەر بەرهەمی ڕۆژەکەتە. ئەمەش لە بابەتی شیر. بابەتێکی کە گەگرنگی پێیاوە ئەڵێ گەت هێڵس واتە سەلامەتی ئەندامی هەرس گەدە و ڕیخۆڵە و ئەندامەکانی هەرس. ئەمە بەچی؟ ئەمە پێت ئەڵێ تۆ ڕیخۆڵەت تریلیۆن بەکتریای سوودبەخشی تایە زیندەوەری وردی تایە و خواردنی سەرەکی ئەم بەکتریانە لە گەدە و ڕیخۆڵەکانە ڕیشاڵە کە بەداخەوە لە میدیا و سۆشال میدیای ئەبینین ئەڵێن ڕیشاڵ مەخۆن هیچ سوودێکی نییە. ئەوە ئەمریکا پێت ئەڵێ گرنگی بە ئەندامی هەرسێ بە ئەم گرنگیدانش بەوەیە کە تۆ ڕیشاڵی باش بخۆی ڕۆژانە بۆ ئەوەی خواردنی باش بی بە بەکتریا سوودبەخشەکانی ڕیخۆڵەت و سوودی لێ ببین و جستێکی تەندروستێ هەبێ. بۆ ئەمەش دووبارە پێچەوانەی قسەی ئەوانەیە کە لە سۆشال میدیا قساکەن بۆیە خواردنی ڕیشاڵ و ئەو خواردنانەی کە ئەترشێنرێن بۆ نمونەوەکو ماستە وەکو ترشیاتە ئەمانە خواردنی سوودبەخشن بەکتریای سوودبەخشیان تایە لەبەرەوە لەش سوودی لێ بینێ بۆیە ڕیشاڵ لە سەوزە لە میوە لە دانەوێڵەی تەواو هەیە بۆیە گرنگی بەو جۆرە خۆراکانە بن و بە هیچ شێوەیەک لە ڕەگەزی خۆراکی ڕۆژانەتان دووری مەخەنەوە تکایە چکە هیچ ناوەندێکی تەندروستی بە هیچ شێوەیەک هیچ جۆرە ڕێنمایەک ناکات کە مرۆڤ ڕیشاڵ لە خواردنی ڕۆژانەی دەربهێنێت. بابەتێکی کە ئەڵێ سەوزە و میوە بخۆن کە دووبارە لە سۆشال میدیایە ئەڵێ میوە مەخۆن میوە خراپە. هیچ زانستێک لەسەر ئەم زەوەیە نەی سەلماندووە کە تۆ میوە بخۆی تووشی نەخۆشی کردبێتی هیچ زانستێک نییە بەڕاستی. ئەنی باشە من یەک پرسیار لەو خەڵکاکەم خەڵکی ئێمە بە زۆری مسلمانین یعنی بێ لە هەنێ بابەتە بەڕاستی هۆشیار بین یعنی تۆ خوا خواردنێکی بۆ حەڵال کردووی باشە لە قورئانی شاهاتووە کە میوە حەڵاڵە و بۆی حەڵال کردووی باشە کەسانێک هێن زۆربەیان پزیشک نین ئەوانەشیان کە پزیشکن پسپۆری خۆراک نین باشە ئەم خواردنە لە تۆ قەدەغاکەن بە ناوی تەندروستیەوە تۆ هەر بەم شێوەیە بابەتێک کە لە قورئانە هاتووە بەهۆی کەسانێکەوە کە هیچ پسپۆریەکیان نیە ڕەتێکەیتەوە شوێن قسەکەی ئەکەوی منەوە پرسیارە بۆ خۆتان جێهێڵم کەوایە خەڵکی ئێمە چۆن دوای دەجال ئەکەوێت هەر بەڕاستی ینی تۆ دەجالیش هەریەت شتی پیشانەیات و بڕوای پێەکەی ئەمانیش ئەمەی لە سۆشیال میدیایە ئەگوزارێ بەڕاستی هەر بەو شێوەیە پێتەڵێ ئەمەم چاک کردەوە ئەوە وای لێ هات ئەوە فەحسەکەی وای لێ هات خەڵکیش بڕوای پێەکە من دڵنیاتانەکەمەوە سبەی دوو سبەی دەجال بێ کە تۆ بەم کەسانە بڕواکە هیچ پسوەریەکیان نیە خواردنێکت لێ قەدەغاکەن کە خوا بۆی حەڵال کردووی سبەی دوو سبەی لەواچە ببی بە دەستە ڕاستی دەجال جا بۆ ئەوەی تکایە هۆشیار بن تکایە باشە سەوزە و میوەکان پێت ئەڵێ ڕۆژانە 3 بەش سەوزە بخۆ و 2 بەش میوە بخۆ 2 بەش میوە ماتە مەبەستی چییە واتە مەسەلەن سێوێکی بچووک لەگەڵ مۆزێکی بچووکە ئەتوانین ڕۆژانە بیخۆی هەموو ڕۆژێک مەسەلەن پرتقاڵێکی بچووک لەگەڵ کیوێکی بچووکە واتە تۆ 2 جۆر میوە بە بڕی دیاریکراو ئەتوانی بخۆی سەوزەکانیش 3 بڕ ئەتوانی بخۆی مەسەلەن ئەگەر سەوزەیەک هەر بە کاڵی بێ 3 کوب سەوزە لە سەوزە جیاوازەکان ئەتوانی بەکاربێنی کە ڕیشاڵ دژە ئۆکسان ڤایتامین هەموو کانزا ئاو
مەوادی سوود باش دژە شێرپەنجە هەموو ئەمانەی تایە و بەشێکن لە خۆراکی سەرەکی لەبەرەوە هیوادارم بەشێک بێ لە خۆراکی ڕۆژانەتە. ئەمە دووبارە ئەڵێ تەرکیستان لەسەر دانەوێڵەی تەواو بێت باشە ئەڵێ ڕۆژانە 2 بۆ 3 سێڤینگ دانەوێڵەی تەواو بخۆن واتە نزیکی 30 بۆ 6 گرام کاربۆهایدریت لە دانەوێڵە تەواوەکانەوە وەربگرن. ئیتر و دانەوێڵە تەواوە نانە بەرهەمی گەرم و جۆ ئەو بابەتانەیە هەر بە مەسەلەن شەوفانە یا هەر بابەتێکی کەی دانەوێڵەکانە ئەتوانی لێی وەربگریت ڕیشاڵی باشی تایە ڤایتامینی باشی تایە کانزای باشی تایە و سوودێکی باشی هەیە و هیچ گرفتێکیشی نییە بۆ تەندروستی مرۆڤ باشە. دوای ئەوە پێت ئەڵێ زۆر بەڕوونی پێت ئەڵێ خواردنی دەستکاری کرا و کەم کەرەوە پێت ئەڵێ شەکری زیادکرا و لابەرە پێت ئەڵێ کاربۆهیدراتە دەستکراوەکە دەستکاری کراوەکان کە زۆربەی ڕیشاڵ و مادە سوودبەخشەکانی لێ دەرهێنراوە تەنهانی شاستەکەی ماوەتەوە وەکو نانێک سپی بەکارهێنی ئەڵێ کەمی کەرەوە زۆر بەڕوونی پێت ئەڵێ واتە گرفتی ئێمە کاربۆهیدرات نییە گرفتی ئێمە کواڵتی کاربۆهیدراتەکە باشە. لێرەیە پێت ئەڵێ شەکری دەستکرد واز لێبێنە ئەو شەکرانەی کە بۆ نمونە بە ناوی شیرینی کیتۆیان شیرینی دەستکردەوە بەکارهێنن ئەمریکا پێت ئەڵێ وازی لێبێنە چونکە زیان بە بەکتریا سوودبەخشەکانی ڕیخۆڵە ئەگەێنێت و هەر کاریگەریشی لەسەر پەنکریاس ئەبێ واتە ڕاستە شەکرێ بەرز ناکاتەوە بەڵام زیانی کەی هەیە واتە پێوەری خۆراکێک کە تەندروستەیان ناکرێت تەنها بەرزکردنەوەی شەکر بێ یان نزمکردنەوەی شەکر یان کاریگەری لەسەر شەکر نەبێ چەند پێوەرێکی کە هەیە دیارریەکات کە ئایم خۆراکە تەندروستە یاننا نمونەتان بۆ هێنمەوە مەسەن پرۆتین باڕەکان وەرزشکاران ئەزانن عادەتەن خواردنێکی تەواو دەستکاری کراوە پرۆتینە لەساس وەرزشکار بەکارهێنێ بەڵام یەکێکە لە خراپترین جۆری خۆراکەکان شەکریش بەرز ناکاتەوە بۆیە بەرزکردنەوەی شەکر یا بەرز نەکردنەوەی پێوەر نییە بۆ تەندروستی هیچ خۆراکێک تکایە ئاگدار بن. لێرەیە پێتەڵێ خواردنەوە کۆلیەکان کەمکەنەوە ئەگەر مرۆڤ بتوانێت هەر نەیخوات ئەوە شتێکی زۆر زۆر باشە. دوایەوە دێمە سەر خوێ کە ئەمریکا پێت ئەڵێ خوێ خواردن کەمکەنەوە ئێمەش لە سۆشیال میدیا ئەیبینن ئەڵێ کاکە خوێ بخۆن و خوێ هیچ کێشەیەکی نییە. آخر من لێرەیە ئەو هەموو خاڵم بۆ ڕوونکردنەوە بە بەڵگەوە کە ئەمە ئەمریکا ڕێنمایەکانی ئەمریکایە ئەبینی 100% پێچەوانەی ڕێنمایەکانی ئەو کۆمەڵە خەڵکەیە لە سۆشیال میدیا و میدیا قساکەن و ڕێنمایی خەڵکەکەن لەگەڵ ئەوەشە دێنە میدیا و سۆشیال میدیاوە ئەڵێن ئەمریکا هاتوۆتە سەر قسەی ئێمە بۆیە تکایە وریابن ئەوە قسەکانی ئەمریکایە و لەگەڵ قسەکانی ئەوانە دووبارە بەراوردێکی بکەنەوە بۆی بزانن ئایا ئەمریکا هاتوۆتە سەر قسەی ئەوان یان بە تەواوی دژی قسەی ئەوانە. تکایە بەکارهێنانی خوێ بۆ ئەو نەخۆشانەی کە زەختیان هەیە گرفتی گەورە دروست ئەکات چونکە ئەو خوێیە کە تۆ ئەی خۆی ئاو لە جەستە تا کۆکاتەوە کە ئاوی لە جەستەی تۆیان کۆ کردەوە پستانێکی زۆر لەسەر خوێنبەرەکان و دڵ دروستەکەواتە زەختەکە بەرزترە بێتەوە بۆیە تکایە خوێ خواردن هیچ کات چارەسەر نییە. جا ئەمە من ڕێنمایەکانم بۆ تەواوکردن بەشەکەی کە بۆ مناڵ و ژنی دووگیان و نەخۆش و ئەوانەیە لە بەرنمەیەکی کەیا باسێکم بەڵام من ئەم بەشەم باس کرد کە چاواشەکاریەکی گەورەی تیا ئەکرا تەنها وێنەکە پێشانی خەڵکە ئەدرا و تەرکیزی تەواویشیان لەسەر تەنها چەوری و گۆشت بوو چکە بازرگانیەکانی ئەوان لەسەر ئەو دوو ئەساسەیە بۆیە ئەوانیش ئەو بابەتیان گەورە کردبوو کە گوایە ئەمریکا هاتۆتە سەر قسەی ئەوان. ئێستا من جوابی هەنێ پرسیاری خەڵکی ئێمەوە کە لە لای خەڵکی پرسیارە بۆ نمونە یەکێک لەو پرسیارانەی کە دەستی پێکەم ئەڵێن ئەی باشە ئەو خەڵکە بۆچی باشە بێت و یەنە سەر سۆشیال میدیا و قسە ئەکەن وڵێ من زەختەکەم باش بوو شەکرەکەم باش بوو. یەکێک لەو خاڵانەی کەواکە ئەو خەڵکە باش ئەبن کە ئەخرێنە سەر سیستەمێکی تۆ یان تەرکردنی ڕەگەزێکی خۆراکی کێشیان زۆر بە خێرایی دابەزێ خودی خۆی کە کەسەکە کێشی دابەزی بە هەر سیستەمێکی خۆراکی بێ واتە ئێمە گرفتەکە سیستەم نییە گرفتەکە کێشەکەیە کە من کێشم دابەزان زەختەکەم کۆنتترۆلە بێ شەکرەکەم کۆنتترۆلە بێ خەوم ڕێکە بێتەوە ئازاری ئەژنۆم نامێنێ کیسی هێلکەدانم باشە بێ گرفتی مناڵ نەبوونم هەبێ لە هەنێ نەخۆشە کەسەکە لەواچێ مناڵی ببێت و زۆر شتی کە باش ئەبێتەوە گرفتی کۆلۆنی نامێنێت بەڵام ئەمە نیشانەی ئەوە نییە سیستەمێکی تۆ
چارەسەری هەرچی نەخۆشیەکە کێشدابەزینەکە چارەسەرەکە و ئێمە بۆ کێشدابەزین بەدەیان ڕێگەی تەندروست و سەلامەت و زانستی ترمان هەیە کە مرۆڤ ئەتوانێت بۆ فترەیەکی زۆر درێژ لەسەری بمێنێتەوە و سوودەکانیشی بەردەوام بێت بەڵام تەرکردنی ڕەگەزی خۆراکی مرۆڤ مانگێ 2 مانگ 3 مانگ لەسەر ئەتوانی بمێنێتەوە و گەورەکردنی ئەوەی کە کەسێک بۆ نمونە نیشانەکانی باش بۆ هێنە سەر سوشال میدیا تا یەک کەس هێنە سوشال میدیا دڵنیا بە 100 کەس بەو پرۆسەیە ڕۆشتە و فەشەلی هێناوە چکە توێژینەوەکان سەلماندویانە تۆ هەر 2 مانگ 3 مانگ ئەتوانی لەسەر سیستەمێکی زۆر زەحمەت بیت ناتوانانی دوای ئەوە بەردەوام بی لەسەری و یە کەوازت لێنە تۆ گرفتەکانت دووبارە سەرڵەیاتەوە بە شێوەیەکی خراپتر و لەگەڵ ئەوەشا هیچ نەخۆشیەکی درێژخایان هیچ گرفتێکی درێژخایان بە بەرنامەی کاتی چارەسەر ناکرێت تکایە واتە تۆ گرفتی زەختێ هەیە ئەبێ خەوت چاکەی ئەبێ جوڵەی ڕۆژانت چاکەی ئەبێ لایانی دەرونیت باش بێ ئەبێ خواردنەکە و باش بێ کێشت زیادە ئەبێ دای بەزێنی ئەمجا تۆ ئەتوانی زەختێک کۆنتترۆلکەی جا من یەک ڕێنمایم بۆ هاوڵاتیان هەیە 180 نەخۆشیەکانی ئەم سەردەمە پەیوەندی بە شێوازی ژیانەوە هەیە و 180 ئەو 180 کە باسم کرد بەس بە گۆڕینی شێوازی ژیانت تۆ چاک ئەبیتەوە پێویستی بە هیچ دەرمانێک نابێ وەلم بوارەشە ئێستا لە ئەمریکایە پسپۆڕیەکی پزیشکی هەیە بە ناوی لایفستایل مێدیسن واتە شێوازی ژیان وەکو دەرمان و چارەسەر چۆن پسپۆری چاوە خوێنی شکاویە خوێنی نەشتەرگەریە خوێنی هەر بەم شێوەیە کۆلێژی پزیشکی تەواوەکەیت و ئەم پسپۆریە خوێنیت باشە ئیشی ئەم پسپۆریە ئەوەیە کە ژیانی تۆ ڕێک بخاتەوە یان دەرمان بەکارنێنی یان کەمترین دەرمان بەکاربێنی واتە پزیشک دەرمان ڕەت ناکاتەوە بەڵام زیاد بەکارهێنانی دەرمان و شتێک کە بتانی بەبێ دەرمان چارەسەری کەیت و تۆ هەر بتەوێت بە دەرمان چارەسەریکەی ئێمە ئەوە ڕەت ئەەکەینەوە وەکو پزیشکانی خۆراک واتە تۆ ئەگەر بێت و ئێمە 170 خەڵکی کوردستان 180 بتوانین شێوازی ژیانی بگۆڕین خواردنی چاکەین خەوی چاکەین ئەکرێت دەرمانێکی کەمتر بەکاربێنێ بەڵام هەر ڕەتکردنەوەی دەرمان ناکرێت چکانێک کەسمان هەیە هەر پێویستی بە دەرمانەکەی بەڕاستی بابەتێکی کەتان بۆ ڕوونەکەمەوە بۆچی کیتۆ چارەسەری شەکرە ناکات ئێمە کە گرفتی شەکرەمان بۆ دروستە بێ گرفتەکە لە هەرسکردنی شەکرایە بۆ وزە واتە گرفتەکە لە میتابۆلیزمایە باشە من ئەیشوهێنم بە سۆندەیەک کون بووە لەبەر خۆردامان ناوە باشە ئەم سۆندەیە ئاوە کە کون بووە ئاوەکەی لێچێت و ئەرزەکەمان بۆ تەڕەکە ئەزانی کیتۆ وەکو چی وایە وەکو ئەوە وایە کە تۆ ئاوەکە ئەگریتەوە ئاو بە سۆندەکەیان ناچێت ئەڵێ وەڵا ئەرزەکە تەڕ نابێتتر چارەسەرم کرد کاتێ تۆ لە کیتۆیە کاربۆهیدرات لە کەسەکە ئەگریتەوە بە باش و بە خراپەکەیەوە باشە کە ئێمە بێ کاربۆهیدراتی باش بۆین تۆ ڕێک وەکو ئەوە وایە ئاوەکەت لە سۆندەکە کردوێتەوە تۆ کاربۆهیدرات نایی بە کەسەکە بە دڵنیایەوە شەکری بەرز نابێتەوە بەڵام گرفتی میتابۆلیزمی گلوکۆزەکە بۆ چارەسەر نەکردووە تەنها واز لێ هێنا و شەکری نایتێ بە مودەی درێژخایەن دووبارە کە ئەو پەنکریاسە تۆ بەکاری ناهێنیتەوە زۆر بە شێوەیەکی کەم بەکارێهێنیت چکە شەکری نایەتێ وەکو ئەو سۆندەکە وایە لەبەر خۆرواز لێ هێناوە بە کونەکەیەوە دوای فترەیەکی کە سۆندەکە خراپ ئەبێت و کونەکەش چارەسەر نەکرد بەم شێوەیە کە کیتۆەکەی بۆ ماوەیەکی درێژخایەن پەنکریاسە نەک چاکی ناکەیتەوە خراپترێکەی جا ئەمە بە توێژینەوە سەلمێنراوە ئەو کەسانەی کە خواردنی چوریان پێیاون هەر بەراورد بەوانەی کە خواردنێکی ئاسایی ئەخۆن هەر لە ماوەی هەفتەیەکە دەرکەوتووە ڕاستەوخۆ هەرسکردنی شەکر لەلایەن پەنکریاسەوە گرفتی بۆ دروست بووە فەحسێکەیە پێوترێ ئەمپیرد گلوکۆز تۆلەرنس تێست واتە لە بەیانیانە کەسەکە دوای 10 ساعت 12 ساعت برسی بوون ئەڕوات شەکراوێکی ئێنێ 75 گرام گلوکۆزی تایە ئەیکەنە گڵاسێکی یاوە ئەین پێی فەحسی بۆکەن بۆی بزان ئایا ئەمە گرفتی شەکرەی هەیەیان نیەتی و گرفتی میتابۆلیزمکردنی هەرسکردنی شەکری هەیەیان نیەتی ئەوانەی کە چوریە خۆن چوری زۆرە خۆن ڕاستەوخۆ ئەم گرفتیان بۆ دروستە بێت و بە مودەی درێژخایەن گرفتەکە زۆر ئاڵۆسترە بێت جا خراپی ئەمە چییە بۆ نەخۆشانی شەکرە تۆ کە شەکرەت هەیە ماوەیەکی زۆر کاربۆهیدرات ناخۆی جار بەجار دەست ئەەکەی دە کاربۆهیدرات خواردن مەسەن کیتۆەکەی ئەڵێ ناوبەناویش برنجە خۆم نانەخۆم جار بەجار کە تۆ ئەو برنجە خۆی شەکرەکەت بەرز ئەبێتەوە و پەنکریاسە چونکە ئامادە نیە و مودەیەکی زۆر بەکارێنێ هێناوە بەباشی ناتوانێت بیهێنێتە خوارەوە بە خێرایی
شەکرەکە بە خێرایی بەرزە بێتەوە. ئەم بەرزبوونەوە خێرایە ناوپۆشی مولولەکانی خوێن برینارەکە. فری رادیکالەکان واتە ئۆکسیدیتیڤ ئۆکسان مادە ئۆکسانەکان لە لەشا زیادەکە. هەر خودی خۆی ئەم بەرزبوونەوەی دوای خواردنە پێوترێ independent risk factor for cardiovascular disease واتە خۆی بەتەنها هۆکارێکی سەرەکی نەخۆشیەکانی دڵە. واتە ئەوە نییە تۆ تەنها بڵێ وڵای شەکری سێمانگیەکەم باشە و ناو بەناویش کاربۆهیدراتەکانە خۆم خراپترین شتەیەکی وەکو وایە ئاگر و بنزین بەیەکەوە باشە. جا بۆیە ئێمە شەکری سێمانگی تەنها بڕیار لەسەر ئەوە ناین شەکرەکەت لە خوار 5.7 بیان لە خوار 7 بێ سەلامەتە. ئێمە بڕیار لەسەر شەکری ڕۆژانەکە شین واتە کەسێک شەکرەکەی 5.5 بێت بەراورد بە کەسێک شەکری سێمانگیەکەی 7 بێت هەنێک جار حوتەکەمان پێ باشترە. بۆ چونکە حوتەکە بەرزونزم ناکا شەکرەکەی ئەزێتی مولولەکانی خوێن و دڵی نایە. بەڵام 5.5 لەواچێ بەرزبوونەوە و نزمبوونەوەی زۆر بێت بۆیە ئەزێتی مولولەکانی خوێنەیات و نەخۆشیەکانی دڵ و جەڵدەی دڵ زیاترەکە. بۆیە تکایە بە مانگ و 2 مانگ و 3 مانگ لەسەر چاکبوونەوەی شەکرەی تۆ بڕیار نادرێت و لەگەڵ ئەوەشە نەخۆشی درێژخایەن دووبارەیەکەمەوە بە بەرنامەی کاتی تۆ چارەسەری ناکەی بە هیچ شێوەیە. بابەتێکی کە ئەمەوێ باسی کەم لە بواری خۆراک بۆی هاونیشتمانیان ئاگدار بن. ئێمە وەکو پزیشکی پسپۆری خۆراک هەرگیز خواردن بە تەنها خۆراکێک ناگرینە دەسەوە بڵێن ئەم خۆراکە ئەمەی تایە و واو پووەکە و ئیتر بە بیکەین بە پاڵەوانێکی گەورە باشە. خواردن بە گروپ سەیرەکرێت واتە با بڵێن ئەم لیمۆیە تەندروستە بەڵام تۆ ئەگەر ژیان ناتەندروستە خەوە ناڕێکە وەرزشە نییە خواردنەکانی کە و هەمووی خراپە جگەرەیە کێشە زیادە خواردنەوەی کولیە خۆی دێ ئەتەوێ وڵا بەیانیان شەوان لیمۆەکەمە ناو گڵاسی ئاوە و نازانم زەنجەڤیل و ئەوانە و ئەی خۆم پێشخەوتن بڕوات هەبێ لەبەرەوە ژیانت هەمووی ناڕێکە هەتا کۆتایی تەمەنێ ئەمە بخۆ هیچ بۆ چاک ناکاتەوە. بەڵام ئەگەر ژیانێکی تەندروستێ هەبێ بۆ نمونە خەوە ڕێکە ڕۆژانە وەرزشەکەی لایەنی دەرونی و باشە خواردنەکە و تەندروستە بۆ مناڵێن سیر باشە زەنجەڤیل باشە نازان ئەم شتانە باشە ئەم بە نمونە باسەکە منم خواردانە ڕەت ناکەمەوە. بەڵام تۆ ئەگەر ژیانە تەندروست بێ حتا کۆتایی تەمەنە ئەو جۆرە خۆراکانە مەخۆ یەک گرفتی بۆ دروست نابێت لەبەرەوە تۆ جێگرەوە هەیە کاتێک خۆراکی هەمە چەشن و خۆراکی پڕ لە بەهای خۆراکیە خۆی بە یەک خۆراک و 2 خۆراک گرفت بۆ دروست نابێت یعنی هیچ گرفتێکی بۆ دروست نابێت. بەڵام بە تەرککردنی کۆمەڵێکی خۆراک گرفت بۆ دروستە بێت بە نەخەوتن گرفتی بۆ دروستە بێ بە وەرزش نەکردن گرفتی بۆ دروستە بێ. من بابەتێکی کە باسەکەم لەبەرەوەی ئێمە حەزمان لە نەتیجەی خێرایە هەمیشە بە دوای شتی خێراوە ئەڕۆی نمونەیەک پێشەوە باسەکەم تەبعاان ئێمە زۆربەی بازاری دراومان بینی و زۆر کەسیشمان بینی کە پارەی ئەو خەڵکەیە خوارد کیتۆ تقریبن وەکو ئەو سیستەمانە وایە بۆ چکە لە سەرتاوە ئەڕۆی گرفتی زۆرە کیتۆکەی کێشە دابەزیوە خەو باشە هەموو شتێکی باشە بێ باشە مانگە 2 مانگ زۆربەی کەسەکان وازی لێهێنن تەندروستیشیان و پارەکەشیانە ڕوە باشە هەروەکو بابەتی دراوی ئەلکترۆنی ئەو بابەتی ئەو خەڵکە لە سەرتاوە 100,000 پێەیە مانگی یەکەم و دووەم 50,000 بۆ گێڕایتەوە لە مانگی سێمە 50,000ەکەی خواردیەوەکەیت کیتۆش وایە لەبەرەوە لە سەرتاوە زۆر باشەی بینیت بەڵام چونکە ناتوانانی لەسەری بەردەوام بیت وازی لێهێنی هەموو ئەو سوودانەی لێت بینیوە بەخرابی بەسەر تاشکێتەوە دووبارە و لەگەڵەوەشە ناتوانانی بۆ مودەی درێژخایەن لەسەری بەردەوام بی و هیچ توێژینەوەیەک نییە بڵێ بۆ مودەی درێژخایەن منتوانم لەسەر کیتۆ بمو زیانم پێنەگا یەکێک لەو زیانانەی کەوتم زیان بە پەنکریاس دەگەێنێ لەبەرەوە بە مودەی درێژخایەنیش چارەسەری گرفتەکانی ناکات. بابەتێکی کە هەیە ئەڵێ چەوری لەبەر گڕی یان بڵێسەی شەکرە ئاسووتێت ئەم قسەیە چۆنە لە ڕووی زانستەوە ئێمە بۆ ئەوەی چەوری بەباشی بسووتێنین کاتێک شەکر شیە بێتەوە بۆ وزەی ATP یەکەی وزە بەرهەمێک دروستەکە پێوترێ ئۆگزال و ئەسیتەیت تا ئۆگزال و ئەسیتەیتمان باشتر بێت لە شەکر کە شەکر تێکەشکێنین و ئەو بەرهەمان دەسەکەوێت چەوریش باشترە سووتێنین واتە چەوری بۆ ئەوەی بەباشی بسووتێت پێویستی بەو بەرهەمەی شەکرەیە واتە چۆن ئێمە ئەبێ بڕیار بین وڵی نابێت شەکر بخۆین بۆەوەی چەوریەکانمان بسووتێنین لەبەرەوە خودی خۆیەوە لە ڕووی زانستیەوە هەڵەیە بەڵام کە تۆ هەرچە با بڵین شەکر ناخۆی کاربۆهیدرات ناخۆی
چاوریەکان ناسووتێن بەو شێوەیە بەو ڕێگەی ئۆکزالۆسیتیتە بەکاربێنن بەڵام ئەگۆڕێن بۆ کیتۆنەکان بەڵام ئەوە بزانن هەموو خانەکانی لەش پشت بە شەکرە بەستن و پاکترین وزەش بۆ خانەکانی لەش شەکرە مێشک بە نزیکی 120 گرام شەکری پێویستە ڕۆژانە واتە ئەو وتەیە کە بڵاو بۆتەوە ئەلەساسکی تۆن باشە و گازی سیارە وەکو بنزین و سوتەمەنی پیسۆوانە دڵنیابن هیچ بنەمایەکی زانستی نییە باشترین وزە بۆ مێشک شەکرە بەڵام کواڵەتی شەکر زۆر گرنگە ئێمە خڕۆکە سوورەکانی خوێنمان هەیە کە تەنها بە شەکر ئەژی و کاتێ مێشکیش لە ناچاری ئایخیتە سەر سیستەمی کیتۆیان برسی بوون کە کیتۆن دروستە بێت و کیتۆن بەکارهێنێ هەرگیز 100% ناکەوێتە سەر شەکر ئەو پەڕی لە بەرزترین حاڵەتە 160 بۆ 70 کیتۆن بەکارهێنێ هەر بڕێکی شەکر بەکارهێنێت بۆیە زۆر گرنگە ئێمە بزانین مرۆڤ بەبێ شەکر ناژی شەکر لە جەستەی مرۆڤ دەرهێنا ئەو مرۆڤە ئەمرێت و ئینسۆلین ئەو هۆرمۆنە خراپە نیەوە باسەکرێت ئیلا تۆ بێ کیتۆ بکەیت و نان نەخۆیت و برسیبی اینجا ئینسۆلینەکە و کەم کەیتەوە و چوری بسووتێنی بەعکسەوە مرۆڤ خەوەکەی تەندروست بێت چوریە سووتێنێت وەرزش و جوڵە بکات چوریە سووتێنێت لەبەرەوە تەنها ئەوە نییە تۆ برسیتکەن و چوریت بنێ بڵێن چوریە سووتێنێ ئەمەش لە ڕووی زانستیەوە ناڕاستە وەرزش بکە و بچوڵێت چوریەکانیان سووتێت خەوە ڕێک بێت شەوان زوو بخەوە بەیانیان زووەستە چوریەکانیان سووتێت نمونەیەکی کە باسی ئەوەکەن تۆ بێ برسی بیت ئەگەر مرۆڤێک تەندروست بژی سێژەمەکەی خۆی بخوات بۆ نمونە بەیانی ژەمی خۆمەخۆم نیوەڕۆ ئێوارە بۆ نمونە لە 6 نانە خۆی با ژەمی ئێوارت کۆتا ژەمت بێ سعات 11 شەو بخەوە بەیانی لە 7 خەبەرێ ببێتەوە ئێ لە 6 بۆ 7 بەیانی 13 ساعت تۆ نانە نەخواردووە ئێ لەش لەم کاتەیە هەم خۆی چاکردەوە هەم چوریش سووتاند و هەم پێویستش بەوە نییە تۆ ژەمەکانی لە خۆ تەرکەی چونکە تەرکردنی ژەم گرفتی بۆ دروستەکە بە مودەی درێژخایەن هەرسێ خاوە کاتەوە ناتوانیت بە دوو ژەم و ژەمێک بڕی وزەی پێویست بۆ جەستە تابین بکەیت هیوادارم ئەم ڕێنمایانە سوودی هەبوو بێت چکەمانە ڕێنمایی زانستین ئێمە بەرپرسین لەم ڕێنمایانە چکە پسپۆری بوارەکەین و دڵنیاشتانەکەینەوە ئەو چاواشەکاریانەی کە لە میدیا و سۆشیال میدیاوە ئەیبینن و هەر یەکێ قسەیەک ئەکا لە بواری خۆراک هیچ کەسێکیان پسپۆری خۆراکی کلینیکی نین و هەنێکشان هەر پزیشکنین و ئەوانەشی پزیشکن قسەی سەیر و سەمەراکەن پسپۆرنین بۆیە هیوادارم پرۆگرامەکە سوودی هەبوو بێت و ڕێنمایەکانی ئەمریکاش کە بۆم ڕوونکردنەوە سوودی هەبوو بێت و لە کۆتاییان نەوتوێتی چوری زۆر بخۆن نەوتوێتی گۆشتی زۆریش بخۆن دووبارە ڕۆمە لای شێفەکان زین چیان بۆ ئامادە کردوین دووبارە سلااوتان لێبێ سەلامت بن ماشەڵڵا دەستڕەنگین و خواردنەکانش ئامادەیە بەڵێ زۆر با لە شێفشەی ماوە دەست پێ بکەین بەڕاستی لەم پرۆگرامەیە بووە بە پسپۆری دروستکردنی سەڵاتە سەڵات دوو نازەڵاتەمان دروست کرد بوو زەڵاتی یەکەمانوتمان بە پەنیر لەگەڵ ئەفۆگادۆ لەگەڵ تەماتەی ورد ئەم پێکاتێکی بوو بۆ سۆسەکی کەمێک ئاولێمۆ کەمێک زێتی زەیتون کەمێک خوێ کەمێک ئۆریگانۆ بۆ فستق وەکو جوانکاری لەگەڵمانە زەڵاتی دووەمان وتمان چەوەنەر و گێزەرە چەوەندەرەکە لەگەڵ گێزەرەکە بە شێوازی فنگری وردەکەین و دوایی لە ناوتاوەیان بە بڵێن ناوفڕنا سووریەکەینەوە بەس بابم لە حەزێک بم لەسەر سوێکردنەوەکەی کەمێک ئاولیمۆ لەگەڵ کەمێک هەنگوینی ئەسڵ لە باتی زەیت بەکاری بێن ینی زەیتی تیا بەکار نایەت ئەمە سپاسەکەم کە سوورمان کردەوە بەجا سوورەکەینەوە چکە ها ڕەنگی سۆر لەگەڵینا تێکیە هەرێکان بەجا سوورەکەینەوانێ و بەجا دەیانێن ئەو بۆ سۆسەکەش با بڵێن هینمان بەکارهێناوە پەنیری فیلادلفیان پەنیرێکی کرێمی نەزۆر با بڵێن سوێر بێت و نەزۆر چەور شتێکی بەمناسب لەگەڵ گوێزی ورد گوێزمان بۆر کردووە لەگەڵ کەمێک کەرەوە زیان معدەنووس ئەدوانی بە ئارزوی خۆتە تێکەڵمان کردو ئەومان لێ ینی دروست کردووە و دوایی کەرستەکانە خێنە سەری لەگەڵ علیبابام داناوە ئەلیبابام داناوە لەگەڵ چەرەس و لەگەڵ هەنار دەستخۆش ماشەڵڵا پێکاتی هەموو تەندروستە و ئێمەش هەمیشە ڕێنمایەکەین سەڵاتە و سۆزەکان لە پێش شەمی سەرەکیا بوو نەک لە دوایە برسینەکەوان هەبێت من برنجێکم ئامادە کردو بە سپیناخ هەر ئاتیادی و برنجی ئاتیادی ماڵان چۆن لێنی بەڵام سپیناخی وزیاکراوە لەگەڵ بەیامە بەڵام بەڕازانەوەی هەنار و چیناوە لیمە و ئاوە تەماتێکی ئاتیادی دادا شەیما ڕازانێتێ بۆمان وە سپیناخێکشم ئامادە کردووە ئەم سپێناخە گێزەری تایە بەزالەی تایە نۆکی تایە
فاسولەی سوورچی تایە و تەنها ئاڵاتی ڕەشم تێکردەوە. دەست خۆش بێ پێکاتەکانی تەندروستە پێکاتی برنجەکەش واد لێ کردووە چرەجە بۆ زیاد کردو و سەوزەش بۆ زیاد کردووە ئەگەر بەراوردیکەین بە برنجێکی ئاسایی ئەمەیان ئەکرێ بڵێن تەندروسترە و هاوسەنگی شەکرەکەش ڕاگرێت بەهۆی ئەو چوری چرەزاتەکە و بەهۆی ڕۆژاڵی سەوزەکەشەوە. دەستان خۆش بێ و لەشتان سابێت. دەستی تۆش خۆش بێت. هیچ وتەیەکتان هەیە لەسەر؟ وەڵی هیوادارین خەڵک توانین لە ماڵەوە خانمان پیاوانیش ئەم شتانە ئێمە دروستکەنەوە بەڕاستی زۆر گرنگەوەکو بینیتان ئەمریکا شڵێ بگەڕێنەوە بۆ خواردنی ماڵەوە. بەتەکیید خواردنی ماڵەوە لەگەڵ دەرەوە زۆر فەرقی هەیە لە ڕووی کوالیت و لە ڕووی پاک و خاوێنیەوە. تۆ ئێستا سەعاتێکیان نیو کاتژمێرەی بۆ خواردنیان بۆ زەڵاتەیە بەڵام لە دەرەوە هەر نازانین چۆن دروستێکی هەمووی بۆ تێکەڵەکە دەستکێشی لە دەستیان لە دەستنیەوە کەس نازانێت. من نازانین دکتۆر حەزێکی خواردنیەکە بەڕاستی ئەو خواردنانەی کە پێکاتەی ماڵەوەن پاقلەمەنیەکان سەوزەکان میوەکان بەرهەمی شیر و ماست و پەنیر ماسی مریش گۆشت باشە گۆشت خۆرێکی زۆر نی من بەڕاستیگەر بمانەیە ماسی زیاتر بەڵام گۆشتی سوور زۆر وەکو تەبیعەت حەزم لێ نییە. مرۆڤەکان جیاوازن بۆ نمونە ئێمە هیچ شتێک لەسەر خەڵکی با بڵێن ئیجبار ناکەن فەرزی ناکەین بەڵام بەگشتی خواردنە تەندروستەکانە خۆم ئیتر وەکو وەر کوردێکیش حەزمان لە دۆڵم و بریانە. تۆ چی خۆی؟ وەڵام حەزم لە زەڵاتی خۆمە بەس وەکو داکتەر وتی من زۆر لەگەڵ گۆشتی سۆر نیم زیاتر ماسیم حەز لێ وەکو برنجیش زۆر کەم ئێستا برنج ناخۆم هەر زیاتر زەڵاتە هەبێ زەڵاتێکی خۆمە خۆم. دەستان خۆش بێت. لێرە یادێنە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بۆ هیوایەی سوودی هەبوو بێت بۆ ئەو نیشتمانیان چکە پرۆگرامێکی زۆر گرنگ بوو لە ڕووی ڕێنمایی خۆراکیەوە. خواتان لەگەڵ. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا. برنج و ڕۆنی قو ئەگەرەتەوێت سفرەوخوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بەتام و بۆن خۆشە. ڕۆنی قو لە 100% سروشتی و بێکۆلسترۆڵە ڕەنگ زەرد و جوانە. لەگەڵ برنج و ڕۆنی قو هەمیشە خوانەکەت ڕازاوەیە بۆ تەندروستێکی باشتر. برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. بەهاراتی ئاغا بۆ هەموو جۆرە بەهاراتێک تام و بۆن و ڕەنگ و بابەتی وشکە و عەتاری لە بەهاراتی ئاغا دەست دەکەوێت. خاوەنی عومەر کەریم ئاغا. بەهاراتی ئاغا گەیاندنی هەیە بۆ هەموو شارەکانی عێراق. ناونیشانی بەهاراتی ئاغا سلێمانی ناوبازار نزیک بەلەدیە کۆنەکە تەنیشت خەنەفرۆشەکان. بەهاراتی ئاغا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازار بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوو دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زەیتی زەیتون بە ئاڵتونە سەوزە دەگمەنەکەی جیهان ناسراوە. زەیتی زەیتونی یونس لە 100% سروشتیە و بەڕێگای سارد گوشراوە بۆ هەموو خواردنێکی سارد و گەرم بەکار دێت.
تەندروستە بۆ کۆئەندامی هەرس، سوود بە تەندروستی جگەر و خوێنبەرەکانی دڵ دەگەێنێت، بەرگری جەستە بەهێز دەکات، ئەگەری توش بوون بە خانە شێرپەنجەیەکان کەم دەکاتەوە، کۆلێسترۆڵی خوێن کەم دەکاتەوە. ئێستا زەیتی زەیتونی یونس لە مارکێتەکان بەردەستە و گەیاندن هەیە بۆ هەموو عێراق. ناونیشانی زەیتی زەیتونی یونس قەڵاتزێ نزیک بازاڕی ئاسوودە. تۆ چ دۆشاوێک بەکارەهێنی؟ من دۆشاوی خۆماڵی بەکارهێنم. من زۆر دەمێت کە دۆشاوی تەبیعەت بەکارەهێنم و بەڕاستیش زۆر لێ ڕازیم. دۆشاوی خۆماڵی نرخەکەی زۆر گرانە، بەڵام تەندروسترە و مادی پارێزەریشی تێدا نییە. بەڵام من زۆر بەدووادا چوونم کردەوە بە بەرهێنانی دۆشاوی تەبیعەت بە شێوەیەکی تەندروست بە چەندین قۆناغ و کوالەتی کۆنتڕۆڵات تێپەڕێت و مادی پارێزەریشی تێدا بەکار ناهێنرێت. تەماتەکانیش لە شوێنێکی متمانە پێکراوە کڕن. لە هەمووی گرنگتر لۆگۆی ڕێگەپێدانەکەشی لەسرە. ئیتر پێویستە کاتێکی تر بڵێم لەسەر تام و ڕنگ و کوالەتیەکەی. دۆشاوی خۆماڵی تەنانەت ئەگەر زۆر پاک و خاوێنیش بێت وەکو دۆشاوی تەبیعەت بە کوالەتی کۆنتڕۆڵدا تێپەڕ ناکات. بەرهەمهێنانی دۆشاوی تەبیعەت بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت و لەژێر چاودێری وردایە بۆ ئەوەی بەرهەمێکی تەواو سروشتی و بە بێبوونی مادەی پارێزەر و بە تام و ڕەنگێکی جوان بگات بە دەستی بەکارهێنەرانی. بەرهەمەکانی تەبیعەت لە بەرنەبوونی مادەی پارێزەر سروشتی بوونەکەی لە دەست نەداوە. بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتام و تەندروست خۆی سرکەی سێوی سەوزی کارگەی بەهار بەکاربێنە. سرکەی خۆماڵی مێژوویەکی درێژی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. سرکە بۆ چەندین مەبەست بەکار هاتووە. ئێمە لە کارگەی بەهار ئەم میراتە بە شانازیەوە دەپارێزی. لە کارگەی بەهار باشترین میوەکانی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی سرکە لە ڕێگەی کەرەسەی پێشکەوت و ستافی بتوانەوە. کۆنتڕۆڵکردنی کۆڵیتی لایەنێکی گرنگی کارەکانمانە. سرکەی بەهار پێش چوونە بازار شیکاری پێویستی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی لەگەڵ ستاندەردە بەرزەکانماندا دەگونجێت. ئێمە شانازی بە هەموو شوشەیەک و دەکەین کە بەرهەمی دەهێنین. سوپاس بۆ ئێوەش کە بەکارهێنەری بەرهەمەکانمانن. کارگەی بەهار، سروشتی، خۆماڵی، تەندروست. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا.